بەڵە خۆشەویستان هونەرمەند کۆڕش عزیزی لە سودی پرۆگرامی کورسات مەگەزین میوانمانم ئێوارەیە قسە و باسی زیاتر دەربارەی بەرهەمەکەی و هەروەها کۆی بەرهەمەکانی ترێکین کا کۆرش بەخێربی سەرچاومان بەخێربی کە هاتیتە ژوورەوە من چاوەڕێم کرد بە جلی کوردیەوە بیچکەم جارە تۆ بینم وای زۆر جار هەر بە جلی کوردیەوە من دەرەکەم لە تەلەڤیزیۆنەکان بەڵام جارای تر ئاوا بڕیارمدا گۆڕانکاریەک بێت و شتێک پێش شێوازێکی نوێ بێت و ئەمانە ئیتر من لە خزمەتەوە خەڵکە خۆشەویستام و پرسیارە بێت لە خزمەتە جلەکانە خۆت هەڵێبژێری یاخود دیزاینەریان کەسێک هەیە دیزاینەری جلە کوردیەکانم کاکە ئیقباڵی پیریە لە شاری جوانڕوو دانیشێ خانەی مودە تەندیس بەڕاستی گەنجێکی بە ئەزموونە و ماوەی ئەلعان 8 ساڵە 9 ساڵە خەریکی ئەو ئیشەیە و ستایلێکی جوانی هەڵبژاردووە یەکی لە ستایلەکانی ئەو جلە کوردیەکە لە بەرمنایە لە کلیپاکان بەڕاستی بۆ دیزاین و فکرێکی جوانی بۆ ئەو جلانەدا ڕێژ کردووە بەڕاستی زۆر دەستخۆشی لەکەم ئینشاڵڵا نمونەی زیاد بێت هەوڵەی هەر جارەی جۆرە شێوازێک جلی کوردی لەبەرکەیان هەر یەک ستایل و یەک شێوازێک جوان ئێستا ئەو ستایلە باوە لە لای خۆمان کە کاک ئیقباڵ دایناوە ئیتر هەر شوێنێکە ڕۆین یا حەفلەیەکە ڕۆین هەر دەفەیەک و ڕەنگێک هەڵەبژێرین لەبەریەکەین لەبەرەوەی گۆڕانکاری بێت و شتەکە شتێکی تازە بێ بۆ خەڵک ئێستا سەری ئێمە کە بێ بە جوانی بڕۆینە بەرچاو خەڵکەوە ڕاستە ئەگەر باسی میوزیک ڤیدیۆ نوێیەکەت بکەم ناوی بێوەفاییە بەس پێم لە بێوەفایی نەبوو وەڵی ئەم ڤیدیۆ کلیپە شێر و هۆنراوەکەی ناوچەی کەلهوڕیە کەلهوڕی و یان منتەقەی گۆران و قەڵخانی هۆرەکەی پێشووی کە دەستی پێکرد لە بیدایەتە ئەوە هۆرەی پێڵێنەوە هۆرە منتەقەی گۆران منتەقەی کەلهوڕ قەڵخانی لە کرماشانە ئەو ستایلە پێڵن هۆرە هۆرە کە بەناوبانگە هەموو کەسی ئەزانێ چییە من حەزم کرد ئەم جارە بایەخی پێ بدەم چونکە بەڕاستی هەموو جارێک گۆرانی سەری و ئەمانە وتم بە گۆرانێکی تایبەت بێت و خەڵک بەڕاستی بایەخی بدەین بەو ستایلە و ئەو زاراوەی کە ئێستا خەڵک زۆر پێی لای کرماشان و هەتا خانەقینی لای ئێوەش بەو زاراوە قسەکەن حەزم کرد ئەم جارە بایەخی پێ بدەم و گۆرانی بە زمانی کەلهوڕی یەکەم جارە بەو شێوازە گۆرانیڵێت یەکەم جارە بەو شێوازە گۆرانێکی کەلهوڕی و گۆرانی و قەڵخانی بەسەڵ بڵێن بەو زاراوەیە چون ئەو خەڵکەی کە لە کرماشان زۆربەی بەو زاراوەی قسەکەن ئیتر پێم خۆش بوو کە ئەم جارە بۆ ستایلە گۆرانی بڵێ تێکستەکەی هیچ هەیە و لەکوێ کاری وێنەگرتن و میوزیک ڤیدیۆکەتان لەکوێ تێکستەکەی فلکلۆرە بەس لێرەوە جێخۆیەتی کە دەستخۆشی لە هونەرمەندی خۆشەویست لای خۆمان کاکە شادی شەمسی بکەم ئەو یارمەتی داوە بەڕاستی بۆ ئەم گۆرانیە دەستخۆشی لەکەم و ڤیدیۆ کلیپەکەشی لە تاران گیراوە کاکە ناسری هەیدەری دانیشتووی شاری بۆکانە ئەو ڤیدیۆ کلیپیە بۆ من گرتووە و لێرە دەستخۆشیەکەم بەڕاستی زۆر ماندوو بوو لەگەڵ بنا بڵێ زۆر دیتە ئێرە بۆ وێنەگرتن یان بۆ بەرەمهێنانی کلیپەکانت یان زیاتر پێت خۆشە لێرە کۆنسێرت ساز بکەیت بەڕاستی هەموو کلیپەکان زۆربیانم لای خۆمان تەجید کردووە زۆربەی لە تاران و لە جەزیرەی کیش و تقریبا لە شوێنەکان کرماشان و ئیتر لێرەوە بەڕاستی فریان ناکەوی زۆر زەحمەتە کە بێ لێرە کلیپکرد لای خۆمان شتەکان زوو جێبەجێ بێت ناسیاوی تۆش لەگەڵ هونەرمەندەکان زیاتر بەڵێ ئیتر زۆربەی کاتەکان لە بۆنەکانەتین کۆنسرتەکەین لێرە سەری ساڵە جەژنی قوربانە ڕەمەزانە ئیتر جەژنی نەورۆزە و ئەم ساڵ سەری ساڵ هاتمەوە بۆ سلێمانی و لە ئۆتێل تایتانیک چەند ئاهەنگێکمان کرد خەڵک پێشوازێکی باشیان کرد زۆربەی سەری ساڵەکان لە دەرەوەی وڵاتیشەوە بەرنامەکەم بۆ کورتانی دانیشتووی ئەوروپا بەڕاستی پارە ئەم هەلانە لە بریتانیا بوو نەشای لەندەن و لە مانچستر بەرنامەمان کرد لێەوە حەفلەمان کرد بۆ کوردانی دەرەوە ئیتر زۆربەی کۆنسێرتەکان حەزەکەم لە سلێمانی بێ لە دەرەوەی وڵات بێت کلیپەکان چون لەوێ ئیتر زووتر ئیشەکەمان ئەڕوات
هەمووی کلیپەکانمان لە ئێران کردووە. بڵێ هەمیشە پێت خۆشەکە لە بەرهەمەکانتە یاخود لە کۆنسێرتەکانە زۆرترین ئەو بەرهەمانە پێشکەش بکەی کە شادن یان بەرهەمی ترت هەیە کە بە شێوازی تر و وەڵا شەر نییە چونکە ئەم خەڵکەی خۆمان زۆربەی منیان بە گۆرانی شاد و ناسیاوە لە بیدایەتەوە بە گۆرانی شاد دەسم پێکڕاتوە ناو خەڵکەکەەوە. ئیتر وەکو ئەم بەرهەمە مەسەلەن هەڵپەرکەی تیانە گۆرانیەکی ڕیتمی بادنیش ئەتوانێت بەوە هەڵپەڕێ و قەڵایی لای قەڵای جوان ڕۆژ ئەتوانێت بەو ڕیتمە هەڵپەڕێت. ئیتر لەواچێ لە داهاتووە گەڕیانێک پێشکەشکەین مەسەلەن لە داهاتووە ڕیتمێکی شەش پێشکەشکەین گۆرانی فەرقی ئیتر تابزانین لە داهاتوە چی هەمیشە پلاندا ئەنەی بۆ ئەوی کە لە دوای ئەو بەرهەمە بەرهەمی ترت هەبێت. بەڵێ بە تاکید ئێستا لە دوای ئەمە بەرهەمی شادمانداناوە بۆ تقریبا مانگێکە 2 مانگ حاضر بەردەست تقریبا ئینتر بۆ نەورۆز بەرهەمێکی شاد چون خەڵک گۆرانی بەهاری لە نەورۆزە گوێ ئەدەن و ڕۆنە دەرەوە سەیرانە و تر ئێمەش بەپێی بۆنەکان گۆرانەکان داهانی. گوێ لە گۆرانەکانی باڵێن ئەم بەشەی کوردستانە گریت بە تایبەتی گۆرانی شادەکان. بەڵێ گۆرانی شادەکان هونەرمەندی زۆرمان هەیە بە ئەزمون بەڕاستی کاکە بەختیار ساڵح هەیە کاکە هونەرمەندانی زۆرمان هەیە لێرە بەڕاستی لە هونەرمەندە ملیەکان کاک میدیا حسینە خوا لێ خۆش بوو ئاتا چاوشین بوو بەڕاستی ئەوانە زۆر گویام لێگرەوە چێژم لیان وەرەکرد بەڕاست. هیچ هەماهەنگیەک هەیە یان کۆنتاکتێک هەیە لە نێوانی تۆ ئەوان کە کاتێک دیتی ئێرە بەیەکەوە؟ وەڵایی زۆربەی لە حەفلەکانی یەکە بینین بۆ نمونە دوێنێ من و کاک جێگیر کوڕی کاک میدیا لە مەسعەدەکە یەکمان بینی و باوشمان کرد بێکاو یەکمان ماچ کرد وتمان کاکە ئەتی دەرفەتەکە ئاوایە تر ئەبێت شتەکان زوو جێبەجێ بکەین کە بگەینە ئاهەنگەکان. بۆ خۆت تێکستی بەرهەمەکانی خۆت هیچ نانووسی یان؟ وەڵڵی زانین چۆنە بەخۆ من حەزەکەم هونەرمەند ئەبێت بتوانێت تێکستیش بۆ خۆی دانێت. زۆربەی گۆرانیەکان زۆر گۆرانی فلکلۆر قەتیمیەکان گوێ دەم و چێشیان لێ وەرەگرم و مەسەڵەن بۆ نمونە ئاوازیان لێ وەرەگرم بۆ خۆم گۆرانکاریە لە برادران هەیە لای خۆمان کاک سەباحی مقەدەمەوە چەند جار یارمەتیمی داوە لە تێکست و لە هۆنراوە ئەمانە. ئیتر خۆمانیش هەوڵە دەین تێکستانی بەس بەڕاستی هیچ بەرهەمێکەیە کە تێکستی خۆت بێ؟ وەڵڵاهی جارێ حتا ئەم پایەیە کە ئێمە هاتوینەتەوە تێکسەکان برادران یارمەتیمیان داوە کە بە جوانی دەرچێت کلیپەکە. ڤیدیۆ کلیپەکە بڵاو کراوەتەوە؟ بەڵێ ئەم ڤیدیۆ کلیپە بڵاو کراوەتەوە لە پێش سەری ساڵ خمان ڕۆژێ پێش سەری ساڵ بەڵاومان کردەوە و کە سەری ساڵ خەڵک کلیپی تازە بکەوێتە بەردەستی. لە یوتیوب چەناڵی لە یوتیوب چەناڵی خۆم دامانناوە و خەڵکە توانن لە سەفەی ئینستاگرامی خۆمەوە بڕۆن و کلیکی کەن و کەوێتە بەردەستیان. دەستەکان خۆش بێ هونەرمەند کۆڕش عەزیزی سپاس دەکەم کە ئێوارێ لەگەڵ ئێمە بوویت.